ئێستا سۆشیال میدیاش بە شێوازێکی گشتی هۆکارێکی باشە بۆی کە ئێمە بتوانین زانیاری باشتر وەرگین لەسەر زۆرێک لە بابەتەکان. ئەمڕۆ لە یەکەم تەوەرمانە باز لە کاریگەری گەنجانی هۆشیارەکەین لەسەر کۆمەلگا بە شێوازێکی گشتی بە تایبەتریش لە ڕێگای سۆشیال میدیاوە. ئاری زۆر گەنجمان هەیە کە بڕوانامەیەکیان هەیە ئەتوانن بە شێوازێکی زۆر باش ئەو پەیامانی کە گرنگ بێت بۆ کۆمەلگا بتوانن زۆر بە باشی بگەن. اینجا لەسەر هەموو بابەتە جیاوازەکان ڕەنگە زۆر کات ئەم بابەتە بوونی هەبێ ئاری بتوانن ئیتر هەموو کۆمەلگا بە شێوازێکی گشتی بتوانن سود لە بابەتەکان وەرگرن. گەنجێکمان لەگەڵایە من بۆ خۆمەم شەو زۆر تابعی با بڵێن ئینستاگرام و بابەتەکانی پلاتفۆرمی سۆشیال میدیایم کرد. بەڕاستی زۆر جوان ڕێنمایی گەنجانەکەن بە تایبەتی ئەو گەنجانانی کە ئەنێ ببنە خاوەنکارێکی خۆیان بە سەرمایەکی کەمیش بێت بەڵام بتوان ببنە خاوەن بازرگانی و بزنسێکی خۆیان ئەمان ڕێگەکانیان پیشان ئێن نواتەن ناتکا بە سەرمایه‌دار بەڵام ڕێگەکانی بوون بە سەرمایه‌داریتان پیشان ئەدات ئەو ڕێگایانە ئەو هەنگاوانە ئەو بربەسانی کە هەیە چین هەموویتان بۆ باز دەکات زۆر جوان. ئێمە باسیەکەینەویش کاک شەنکار ئیبراهیمە کە بەڕێزیان خاوەنکارن و پێم وایە بە چاڵەنجێکیشان هەیە بۆ دەگەنج نازانم دەستیان پێ کردویان ناوەشیان سەر لێ پرسید باشە زۆر باش هەڵێ دەگەنج وەرەگرین و ئیتر بابێن تۆ 3 مانگە شتێکی وایان دیاری کردووە شتی زۆر جوانیان بابەتەکان زۆر زانستین لە ئەوەی کە من بینیم جا باخۆی باسی کاک شەنکار فەرموو. خێر بێ خێر بێ کاک شەنکار تەندروستی تۆ چۆنە لە کەشی کراوەیە بەرنامە کردووە یامە یەکەم زۆر خۆشە ستۆدیۆکەتان وتی بەتەماین ستۆدیۆیەکی تازە بکەین بەڵام مناڵێم مەی گۆڕن ئەمەیان زۆر خۆشە ئەممان کراوە دەرەوە باخە نانا زۆر شوێنێکی ئۆرگانیک و شوێنەکە ئەسەکەی لە ماڵەوەی شوێنێکی زۆر باشە لەسەر ژینگەی کار قسەتان کردووە قەت لەم پەیجانەتان باسی ژینگەی کارتان کردبێ وڵای بۆ گەنج بۆ بزنس ژینگەی کار زۆر گرنگە وایە زۆر گرنگە چونکە بە تایبەتی میدیەم و سمۆڵ بزنسەکان بزنسە بچووکەکان و بزنسە مامناوەندەکان لە هەموو وڵاتێکە تقریبەن لە سای 6 بۆ 7 ئیکۆنۆمی بە پێکەهێنێت. جا ئەم بزنسە بچووک و بزنسە مامناوەندانە زیاتر لەلایەن گەنجانە و لەلایەنەوە کەسانی کە تەمەنیان 30 ساڵە 40 ساڵە یان پیانەڵین میدل کلاس چینی مامناوەندن بەڕێوە ئەچێت. جاگەرمانەوێ فۆکەس لەسەر ئیکۆنۆمی وڵاتەکە بکەین ئابووری وڵاتەکە بکەین لایەنێکی زۆر گرنگە کە چاوی بخینە سەر و من خۆم زۆر بە حەزەرەوە لە بابەتەیە قساکەم چونکە ڕاستەکەی خۆم تازە لە سەرەتای پرۆسێسەکەیان سوپاس بۆخوا خەریکین کۆمپانیایەکی جوانی تاوکەری خۆراکی بە گەورەی لە عێراقادا ئەمەزرێنین جا بە حەزەرەوە قسە ئەەکەم بەڵام وەکو گەنجێک ئەزمموی خۆم لەگەڵ ئیشکردنا ئەخەمە ڕوو بۆ گەنجەکانی چوار لەورم تەنها من ئەو ناکەم دەستە خۆش چۆن بوو بیرە لەوە کردەوە کاک شەنکار کە تۆ بتانی ئەو زانیاریانی کە خۆت لاتە کە بۆ ژیانی خۆت سوودی هەیە بتانی شیرێکی بۆ گەنجانی وڵاتەکە و بۆچی بیرە لەوە کردەوە؟ هەمیشە ئەمزانی کە گەنجانی وڵاتەکەمان هەمومان قەرزارین بەرامبەر بە وڵاتەکەمان بەرامبەر بە خەڵکەکەمان ئایلەکەمان بۆی بتوانین لە پۆینتێکا کە ئێمەیان پێگەیاند و ئێمەیان خسووەتە شوێنێک ئێمەش ئەو قەرزە بدەینەوە یارمەتیان بین ناوەڕۆکی بەبەها پێشەش بکەین و ئێستا سۆشیال میدیا ئەم ئیشەی زۆر ئاسان کردو بۆ زۆرەی گەنجان کە کەسێکە بینی گەنجێکە بە تەنیا خۆی و مۆبایلێکە ئەتوانێ بگات بە هەزارەها کەس لەسەر سۆشیال میدیایە. جا بۆ ئیشانەی کە ئەم کرد بە قسەکردن لەگەڵ هاوڕێکانم ئەم جۆرەشانە هەستمە کرد کە مزداقیەتێکی ئەوم تایە ئەگەر بتوانم ریسێرچی باش بکەم ئەگەر بتوانم خوێندنەوەی باش بکەم لەوانەیە بتوانم یارمەتی گەنجەکانی هاوتەمەنی خۆم بم. جا لەوێوا دەسم کردەوەی پۆدکاستێک دابنم پیجێکی پۆدکاستم دانا کە تەنها ئەو شتانەی خۆم بیرم لێ کردەوە و خۆم ریسێرچم لەسەر کردبوو ئەم قسە سۆشیال میدیاوە بۆ ئەوەی فیدباکی وەرگرم لە گەنجانێکی زانستی زوو باسیەوەکە لێ بە شێوازێکی زانستی زۆر گرنگە وایە ئەوە زۆر گرنگە باکیت باشە. یعنی ئێستا فەوزایەکی زۆر هەیە لە نێو سۆشیال میدیایە لەناو ئەم فەوزایە چۆن بوو بیری لەوە کردەوە دیوێکی زانستی و واقعی بخەیتە ڕوو من بۆیان قسەیەکەم ئێستا بەداخەوە چەند جارێ ئێمە باسمان کردووە سێرەکی بابەتە لەگەڵ ڕێزێکی زۆرمان بۆ بینەران و جەنابەت بابەتە پوچگەراییەکان زیاتر ویوی زیاترە وەکو لە بابەتە زانستیەکان بابەتە تەواو ئەوانی کە پەیوەندیان بە ژیانەوەی لەناو ئەم فەوزایە تۆ چۆن بوو بیر لەوە کردەوە بتوانانی ڕێنمایی گەنجکەی بۆ کار
پرسیارێکی زۆر جوانە دەستچاو خۆش بێت طبعاً بۆی ببی بە ئینفلوئنسەر کەسێکی کاریگەر لە زۆربەی وڵاتە ئەوروپیەکانی شایست ساڵێن ئەگەر لە نێوان بە تایبەتی لە پلتفۆرمی ئینستاگرام 10,000 فۆلۆوەر بۆ 30,000 فۆلۆوەرت هەبێت تۆ کەسێکی کاریگەری تو ئەگرێ کاریگەری لەسەر کۆمەلگا بێ بەڵام ئەم کاریگەری ئەکرێ خراپ بێت ئەکرێ باش بێت ئەوەی کە پێشتر زیاتر لە سوشال میدیای کوردی ئەمان بینی کەسە ئینفلوئنسەرەکان کاریگەرەکان ناوەڕۆکی جوان و بە بەهایان زۆر ناخستە سوشال میدیاوە جاسپاس بۆ خوارێ سەیان نەک تەنها من چەنەها پیجی تر و چەنەها کەسی تری کاریگەر ناوەڕۆکی بەبەها خەنە ناو سوشال میدیا چۆن بوو من بیرم لەمە کردەوە کە بێمە ناو سوشال میدیاوە طبعا من سەرەتا بزنسێکم دروست کرد بەبێ ئەوەی بە هیچ شێوەیەک بێمە ناو سوشال میدیاوە لە ڕێگەی بزنسەکەمانەوە ئێمە یارمەتیمانەیە بەهایەک پێشکەش بکەین بۆ خەڵک زانستی تاوکەری خۆراکی و بابەتی تەندروستی ئێمە وەکو بزنسێ تەعاملمان ناکرد پیجەکەمان کردبوو بە سنتەرێکی یارمەتیدانی خەڵک بۆ ڕێگە بۆی ڕێگە تەندروستیەکان و ڕێگەی ژیان و ئەم جۆرە شتانە ببینێ سیرمان کرد لە ڕێگەی بزنسەکەمانەوە ئیسیجابێکی زۆر باشە بوو لەلایەن کڕیارەکانمانەوە لە ڕێگەی خەڵکەوە چونکە ئێمە شمان پێ نافرۆشن بەعکسەوە کە پرۆدەکتێکمانە وایە پێمانەوتن ئەمە بابەت لایەنە زانستیەکەی ئەم پرۆدەکتەیە تو ئازادی لەوە ئیکڕی کە یان نایکڕیت دوایە کە ماوەی گەیتە سوشال میدیا و ئەم ئیسیجابێ و ئەم فیدباکە لە خەڵکەوە ئەبینی دوایەوە کاتمە ناو پیجی پۆدکاستەکەمەوە لەوێەوە بووم بە ئەگەر بڵین ئینفلوئنسەر یعنی کەسێکی کاریگەر چەنەها بابەتی جیاواسە بوو کە من میوانم بانگێشتەکرد بۆی قسەی لەسەر بکەین خۆمە بواە ڕیسێرچ و توێژینەوە و خوێندنەوەی زۆرم کردایە و من خۆم حەزێکی زۆرم بۆ توێژینەوە خوێندن هەیە و باوەڕم وایە هەر کەسێک قسە لە بابەتێکاکات ئاساییە ڕەئی خۆت بڵی بەڵام ئەبێ ئەم ڕەعەت لە پشتیەوە باگراوندێکی زانستیەوە و زانستی و ئەم جۆرە شتانە هەبێ وەجگە لەوەش ئەبێ ئەم کەسە خۆی یعنی شتێکی تیابێت بزین لایف ستایلەکەی کارکتەرەکەی کەسەکە خۆی چی کردووە لە ژیانی ڕاستیە زۆر کەسە بووە بۆ نمونە باسی بابەتێکی کردووە لە سوشال میدیا باسی بابەتی بزنسی کردووە و سوێتی خەڵک فێری بە بازارکردن بکە فرۆشتن بکە مارکتین بکە بەڵام سێکی خۆی مۆزەفی کۆمپانیایك بۆ خۆی کۆمپانیایکی دروست نەکرد و خۆی هیچ شتێکی نەفرۆشتووە کاتە چۆن نەتوانێت یارمەتی خەڵک بە جا بوونیەتی ئەم کەسەکە ئەم مزداقیەتانە لە ژیانی خۆیان هەبێت و ئەو قسانیشی کەی کات ئەگەر ریسێرچ و بیرکردنەوە و توێژینەوەی لە پشتەوە بێ پێم وابێ خەڵک دەتوانێت بەهایەکی لێوەربگرێت زۆر باشە کاکشانکار اینجا لە پلتفۆرمەکانی بەڕێستا کە سێرێکی لەسەر بابەتی زۆر جیاواز قسەت کردووە و وروژاندوتە بابەتەکان تۆ چۆن ئەو بابەتانە دەستنیشانەکەی بۆ نمونە چۆن ئەزانی گەنجێک لەم هەرێمەی ئێمە پێویست دەکات لەسەر ئەم بابەتانە زانیاری وەرگێ بۆم بابەتە چیەکەی پرسیارێکی زۆر جوانە من تەلەبی جامیعەی ئەمریکی بووم و خۆم حەزێک و خولیایەکی زۆرم هەبووە بۆ ئەو بابەتانەی کە جیهانیە نەک بابەتە لۆکەڵی و بابەتە بچووکەکانی وڵاتەکەی خۆمان و لەبەرەوەی خەڵکی وڵاتی خۆمان زۆربەمان ئینگلیزی نازانین نەمانتوانی وە کۆنێکت بکەین ڕیسێرچ بکەین ئاگامان لە بابەتە جیهانەکان بێ کە لە دەرەوەی وڵاتەکەی خۆمانە گوزارێ و بۆی ئێمە ببین بە تاکێکی ڕۆشنبیر و پێگەیشتووە هەز بکەین لە دنیای ئێستا و ئینتەرنێتە کە گلۆبەلایزیشن و بە جیهانگەری بەربڵاوە ببین بە تاکێک کە بتوانین لە بابەتە جیهانیەکان تێبگەین ئەبێ ئینگلیزی بزانین جا من کە سیرمە کرد کۆمەڵگەی ئێمە زۆر ئەم بابەتانی تیا باز نەئەکرا چونکە زۆربەی ئینفلوئنسەرەکان زۆربەی کەسە کاریگەریەکان فۆکەسیان لەسەر بابەتە ناوخۆیەکان بوو بەڵام من هاتم ئەو بابەتانی خۆم خولیان بوو حەزم لێی بوو لە پیجە ئەمریکی و ئەوروپیەکانە سیرمەکرد بابەتی ئیکۆنۆمی بێ بابەتی سیاسی بێ بابەتی کۆمەڵایەتی بێ ئەم جۆرە شتانە کە ڕیسێرچ و توێژینەوەم لەسەر من بۆ خۆم فێرە بووم پێشەوەی هەوڵ بەمەم شانە بە خەڵک بگەێنم هاتم ویستم خەڵکی خۆمان گەنجانی خۆمان کۆنێکت بکەم بیان گێنم بە تێڕوانینێکی تازە بۆ دنیاکە لە ئەوروپا و لە ئەمریکا ئەگوزارێت و ئەمە تاکەکانی ئێمە پێشەخاکە ببین بە بەشێ لە بابەتە جیهانیەکان نەک تەنها بابەتە ناوخۆیەکانی خۆمان دەستەکانە خۆشە لە پیجەکەتە کۆمەڵێک سەش تۆشتێکی زۆر جوانت باس کردوتە دێمە بزنسەکە کە دەستمان پێکرد با زانیاری بەخشین دەستمان پێکرد تا ڕەنگە دیدگا و بۆچوونی گەنجانێک کە تەماشای پۆدکاستەکەی جەنابتیان کردوێ یاخود پیجەکەی جەنابتیان کردوێ جارە وەکو بزنس تێ نەگەیشت پێ لە بابەتێکی تۆ وەکو زانیاری بەخشین تێگەیشت باڵا ئەمە چەند گرنگە بۆی کە یەکێک دەست پێ بکات بە بزنسێک من نازم ناوێنانم فێڵ چونکە فێڵ نییە تەکنیکە ئەم تەکنیکە بزانێ ینی تەکنیک لە کار و پیشەیە چەند گرنگە و بەردەوامیش تۆڵی دە کەسێک هێنین ماوەی چەند مانگێک ڕاهێنانیان پێکەین
بۆ ببن بە خاوەنی سەرمایە و بازرگانێکی خۆیان زۆر باسی 500,000 ملیۆنەکە شەکەی بەڵام 500,000 ملیۆن ناتوانانی لە مانگێکە مانگنوویەکە دەستکەوێت شتێکی زۆر قورسە و تەحەدایەکی گەورەیەکی هیوادارم سەرکەوتوو بین ئێستامانە شتێک بزانین شتێکمان بۆ دەرکەوێت چۆن گەنجێک بتوانێت مانگێک لە مانگنوویەکە 500 بۆ ملیۆنە دیناری دەست بکەوێت زۆ باشە سەرەتا جەنابەت باسی بەهات کرد کە پێشەوەی پرۆدەکتێ بفرۆشین ئەشیاک بفرۆشین بە کەسێ ئێمە بین لە ڕوویەکی زانستیەوە معلوماتی لەسەرم بەرهەمە پێ بدەین بەهایەکی پێ بدەین پێشەوەی ئەمە بخەینە بەرچاوی و بڵێن یاڵڵا ئەمەم لێ بکڕە جا ئێمە هەر لە سەرەتاوە کە دەستمان پێکردوە دەستمان پێکرد ئەگەر من بێم لەسەر ئەم مۆبایلە هەموو مواسەفاتەکانی پێ بڵێم معلوماتت پێ بدەم تۆ یەک دنیا بەهات لە من وەرگرت بێ یەک دنیاش لەسەر ئەم مۆبایلە فێر بووبی وە خۆت لەسەر مۆبایل کڕین بی طبعاً ئەو سیقەیە دوا لە کۆتاییدا بە منەکەی ئەی تۆ بە من کە بیت لە منی بکڕیت و بڵێ ئەو شتەی پێمە فرۆشێت فێڵیتیان ناکات بەهادان بە بابەتێک لە سەرەتای دەستپێکی پرۆژەیەک دروستکردنی متمانێ بزەبت ئەو متمانەیە چۆن دروستەکەی ئەوەیە کە تۆ ڕازگۆ بیت دڵسۆز بیت بەرامبەر مشتریەکەت بە جددی ئەو بەهایە ببینێتیادا ئەمجا ئەو کاتێت سەپۆرتی بزنسەکەتەکە پارەی خۆیت پێەیە جا تۆ بەرهەم نافرۆشی تۆ بەها ئەفرۆشیت و کڕیارەکانت لە بەرامبەرایان سەپۆرتی بزنسەکەتەکەن ئەوە کۆنسێپتەکە ئەوە فکرەکەی ئێمە بووە دواتر بابەتی بزنسەکەمانت باس کرد کامە جیاوازە لە کۆمپانیاکەی خۆمان ئەمە لە زیاتر لە ڕێگەی پیجی پۆدکاسەکەمانەوە ئەیکەین سەیرم کرد کۆمەڵێک گەنجی زۆرمان هەیە لە وڵاتەیە هەمووی بێ ئیشە و هەمووشی گلەی لە وەزعەکەکات لە بێ مەعاشی لە وەزعی خراپی ئابووری وڵاتەکە لەم جۆرە شانە بەڵام من باوەڕم بە ئیندیڤیدوالیزم هەیە ئەوەی کە تاک ئەبێ بەرپرسیارەتی ژیانی خۆی هەڵبگرێ ناکرێ من هەر گلەی لە حکوومەت بکەم گلەی لە دام و دەستگاکان بکەم گلەی لە عیلەکەم و لە دایک و باوکو و لە وڵاتەکە ئەم جۆرە شتانە بکەم بابزین ئێمە خۆمان نەتوانین چی بکەین بۆی ژیانی خۆمان بەرەو پێش ببین ئەگەر ئەو کاتە نەتوانی تۆ حەقی خۆتە ئەگەر گلەیەکیش بکەی بەربەس هاتەڕێت جا من سیرمە کرد زۆربەی گەنجەوانی کاڵێن ئیش نییەوانی کاڵێن پارە پێیان ناکرێ هەمووی لە کافتریایەکە لە بە دیار سۆشال میدیا ئەم جۆرە شتانەوە دانیشتووە ڕێگەیەکی ئاسانم بیر لێ کردەوە کە داوای بوونەگە مەگەر ڕێگەکە ناڵێم حەزەکەم لە پرۆجێکتەکە سپرایز بێت چونکە ڕیاڵەتی شۆ ئەو پرۆجێکتی ئێمەیکەین لە ناو کووردا یەکەم جارە ڕیاڵەتی شۆوێک کرابێت کە سینناریوی تیانە لە یەکەم دەقەوە کە ئێمە لەگەڵ ئەم گەنجانەیە ئیشەکەین تاوەکو کۆتا دەقە هەموو شتێ ڕیکۆرد دەکرێت بەبێ ئەوەی هیچ دایرێکشنێک و هیچ سناریۆیەکی دیابێ ئەم بزنسا ئەم گەنجانایەنین دەگەنج لە ئۆدیسەکەی خۆمانەوە کە فۆرم بڵاوەکەنەوە CV بڵاوەکەنەوە ئەیان هێنین و ئێمە ڕێگەیەکیان پیشانەین کە پارە پێیا بکەن بەبێ ئەوەی یەک دیناری خۆیان مەساوکو خولێک وایە وەکو خولێک وای ئەمە فێری مارکتینیانەکەین فێری دیجیتال مارکتینیانەکەین فێری براندینیانەکەین پرۆدەکتیان عینێک کە ئەبێ بیفرۆشن بەو ڕێگەی کە خۆموتن کە بێ بەهای بەکڕیار پێشکەش بکەن دوایەوە خۆیان بێن ئەم پرۆدەکتە بفرۆشن جا ئینشاڵڵا ئەگەر ئەم پرۆژەیە سەر بگرێت و ئەم ڕیاڵەتی شۆ دروست بکەین کە ئەم دەکەسە سەرکەوتوو بن لە ماوەی مانگێکە بیان گەێنین بەوەی کە 500,000 بۆ ملیۆنێک پێیا بکەن ڕیاڵەتی شۆگە دڵنیام لەلایەن دەیان و سەدەها هەزار کەسەوە سێرەکرێت لە سوۆشال میدیا چونکە سوپاس بخوا چەنها پلاتفۆرم و پەیجمانەیە کە زۆر ئەکتیڤە و ئەکرێت هەزارەها گەنجیتر لە وڵاتەکەمانە لە شارەکەمانە لە شارە جیاوازەکانە ئەم کۆنسپتە ئەم فکرێ وەربگرن و خۆیان دەستکەن بە ئیشی خۆیان بەبێەوەی دۆلارێکی خۆیان سەرف بکەن باشەکەواتە لە ڕێگەی بەڕێستانە بوون ئەو گەنجانەی کە زانکۆ پەیمانگاکانیان تەواو کردو ڕەنگە زۆر کاتکەیتر قسەیان لەگەڵاکەڵی زانکۆ پەیمانگاکان هیچ سوودێکیان نەبوو بێ سوود بووم بۆ من ئەوەتانێت چەند ساڵە تاوام کرد و دانەمەزراوم بێکارم ئەتوانن ئەوان سوود لە ئێوە وەرگرن بتوانن بیرۆکەیان بنێ بۆ ئەوی کە بچنە سەرکار ئەو بڕێک کە باستان لێوە کرد مانگانە داهاتێک بێت بۆ ئەوان بەئەکیدی طبعاً خۆی هەدەفەکە لەوەی کە تێڕوانینە دوابێ بۆ زانکۆ یان بۆ پەیمانگاکان کەمە وەسیلەیەکە بۆی تۆ بگەێنەوە 500,000 ملیۆنێوە بەهایەکی خوێندن و معریفە و ڕۆشنبیری ئەم جۆرەشتانت نەدۆزی بوو نەدۆزی بێتەوە تایە لە سەرەتاوە تۆ ڕێگەیەکی هەڵەت بەکارهێناوە بۆی بگەی بە داهاتێ مەشتان هەر باس کردو لە نێو ئەوشمان هەر باس کردووە بەرچاوم کۆت کە باسی زانکۆشەکەن زانکۆ چ ڕێگایەکە پیشانەیە بۆی بزەوە زانکۆ دام و دەستگایەکی زۆر پیرۆزەوە ئامانجێکی زۆر پیرۆزیەیە کە پێگەیانی تاک و ڕۆشنبیرکردنی تاکە بەڵام تۆ ناکرێت زانکۆ بەس بە وەسیلەیەک سیرکەی بۆی بتگەێنێ بە داهاتێک کە تەلەبەکانی ئێمە لە ئێستا ئەوواکەن جا ئێمە هەدەفەکەمانەوەیە کە تەخەڕوجی جامیعە ژوەر نەگرین بۆ پرۆژێکتەکەمان بۆ ئەوەی بیسەلمێنین پێویست ناکات تەخەڕوج بکەی لە جامیعە بۆی داهاتێکی سەرەتایی 500,000 700,000 بێت چونکە بەلای منەوە گەنجی ئێمە کەیپەبڵەتی توانای ئەوەی تایە کە بگات بە 500,000 شتێکی ناڕەحەت نیە و شتێکی سەرەتاییە
بۆ مۆبایلێکی ئێستا بەدەستمانەوەی ئەگەر بزانین چۆن بەکاری بێین طبعا ئەمە بۆ جیلەکانی پێش خۆمان لە تەمەنی 40 ساڵی و 50 ساڵی و 60 ساڵی لەوانەیە شتێکی قورس بێت چونکە بێتەوە لە سەرەتاوە فێری تەکنەلۆژیا بێتەوە بەڵام مناڵێکی گەنج کوڕێکی گەنج کچێکی گەنج خۆمان لەگەڵ تەکنەلۆژیای گەورە بووین لێ زانین کەواتە گەر بەدەستەوەی ئەم وەسیلێ بۆشی پارەی پێیان ناکەیت جاوە هەدەفەکە ئێمەیە تەمەنی نێوان 18 ساڵ بۆ 22 ساڵێنین پێشەوەی تەخەڕوجیان کرد بێ و یارمەتیانین کۆنێکتیانەکەین لەگەڵ چەنەها بزنسی جیاوازا بۆ ئەوەی دەست بکەن بە فرۆش و پارەی خۆیان پێیا بکەن باشەجا لە پێناسەیەکی زانکۆیە شتێکی زۆر جوان باسەکرا لە زانکۆ ئەوەیە کە فێرتەکە چۆن فێر ببی جوان نەک بوو کابەوەی کە ئەتەوێت یعنی من زانکۆم تاوا کردوێتە تاوا بووم بە سەرمایەدار بەڵکو قۆناغەکان و سیستمەکان مەرگرتۆی تر ئەکەوێتە سەر خۆشمان چەند گرینگە لە ڕێگەی ئەم جۆرە پرۆژانەوە تەمان خۆشەویستان بینەرانی خۆشەویست کاتێکمە باسییان بابەتانەکەین هەمووان بابەتانە بە زیاشەوە لە پلتفۆرمەکانی خۆیان باسیەکەن یعنی ئەمە نمونەی گەنجێکە کە سوشیال میدیا بە شێوازێکی تەندروست بەکارێنێ کێمە چەندین جار لێرە داد و بێدادمان بۆ بەدەستەوەی کە سوشیال میدیا فەوزایەکی لە بازاری ئەمڕۆی کاریشدا دروست کردووە دوای ناوی پێیجەکە شەڵە بۆی گەنجان ئێستا بە ناوی شەنکار پۆدکاست لە ئینستاگرام و لە یوتیوبیشا پێیجەکانمان بەردەستە مەبەستەکەی منەوەی چەند گرینگە لەم جۆرە کارانە لە نێو پلتفۆرمەکانی سوشیال میدیا زیاد بکرێ گەنجی تر ئەم بیرۆکانە هەبێ ینی گۆڕینی کۆمەلگا لەسەر دەستی گەنجە گەنجانی وەکو تۆ ئێستا تۆ شتێکی زۆر جوانە دێمەم کەسە دروستەکەین وایە لێکی خوان کە ببنە سەر بەخۆی کاری خۆیان وەربگرن و بڵاو بنەوە ئەم جۆرە مۆتیڤیشن و مەسەلەن وزەی کە هەتانە چۆن زیاتر بڵاوەکەنەوە تەنها بە پابلیشی بڵاوکردنەوەی بابەتەکان یان ڕێکاریتی شەگر نەبێت چەنا ڕێکایی تر هەیە من هەدەفم لەم پرۆژێکتە لەم پرۆژێ ئەوەیە کە هەم پیشانی هەموو خەڵکی بم لە ناو سۆشال میدیا و تەنانەت لایەنە بەرپرسەکانیش کە ئەگەر گەنجێک هەسێ بە دڵسۆزی ئیش بکە بۆ وڵاتەکەی بۆ کۆمەڵگەکەی وە فکرەیەکی پێبێ و من سوپاس بۆ خۆی گەورە تیمێکم لەگەڵایەکەم ئیشە من نیم ئەم ئیشە بە من ناکرێت ئیشێکی زۆر قورسە تیمێکی زۆر گەورە و فراوانمان دروست کردووە کە کۆمەڵێک گەنجین ئەم ئیشێکی زۆر خێرخوازیە کە هەموو لایەک تایە سوودمەند دەبێت چونکە ئێمە بۆ یارمەتی گەنج بین کۆرسیان پێ نافرۆشین پێویست ناکات پارە بن بۆی بێنە لە فێری ئەم ئیشە بن و دواتریش ئەو ڕاڵێتی شەوە کە بڵاویەکەینەوە هەمووی فریە بێ جا ئەمە یەک ڕێگەیە کە ئێمەی خینە ڕوو بۆ یارمەتی گەنج بین چەنەها ڕێگەی تریش لە دوای ئەم پرۆژەیە ئەکرێ خەڵک بیری لێ بکاتەوە گەنجانی زیرەکتر لە من گەنجانێک کە توان بە پرسیایەتی و سوشال میدیا بەکاربێنن ڕێگەی جیاواز بهێنن ناوەکە ئینشاڵڵا هەدەفەکەیە بۆ داهاتوو کە ئێمە دەستپێکێک بین و شتی جوانتر بە دوایە بێت دەستان خۆش بێت دڵنیام لەوەی کێواتوانن سوودێکی باش بە گەنجانی ئێمە بگەێنن چ پلانێکت هەیە کاک شەنکار لە داهاتووە بۆی کە خزمەتی باشتری گەنجان بکەیت خۆران دەگەنجە نابێت ئینشاڵارم دەگەنجە نابێ نانە من بابەتی گەنجم زۆر حەزێ یعنی واسەکەمە توانم زۆر باشی لە گەنج شتێ بگەم چەنا پۆدکاستمە بووە کە بەس تایملاینێکم دیاری کردووە جەماعەت ئێوە بۆنەتەمەی 6 ساڵێ چیتە مەکتەب دوایەوە چیتە جامیعە دوایەوە خوێندنی مەکتەب تاواکەیت 18 ساڵی دوایەوە چیتە جامیعە 22 ساڵی دوایەوە زین زەواژەکەی سیرەکەین تۆ هیچی نەکردووە چونکە ژیانی زەواجیش ناڕەحەت و بەرپرسایەتیە تۆگەی بە 30 ساڵ تاو یعنی تۆ گەر خۆت دروست نەکرد بێت تا 30 ساڵی بە ئەگەری زۆرەوە تۆ ناتوانی سەرکەوتوبی لە ژیانابی بە خەڵکێکی ئامی ئەڤرێج کە لەگەڵ خەڵکە ئامەکەیە بە معاشێکی مانگانە و ژیانێکی احتیاتی تەبێ جا من زۆر هەوڵم مایە بە ڕێگەیەکی زانستی بە پیشاندانی ئەم تایملاینە گەنجان هاوکاریان بکەم کە لە ژیانی خۆیان تێبگەن کە هەز بکە پێویستم لە 16 ساڵی و 18 ساڵی و 20 ساڵیەوە هەوڵبات و نەوەسێتاوەکو جامیعە تەواوەکات و تەخەڕوجەکە و چاوەڕی تاعین بێت و چاوەڕی زەواج باشە لەو تەمەنەیە هەوڵی چی بات کاک شەنکار بۆ نمونە گەنجێک لە فێربوون لەو تەمەنەیە بیانە پێشاوی خۆت ئەگەر کەسێکی 18 ساڵ لە ئێستا بزانێ بەس چۆن AI بەکاربێنێ لە تەمەنی 25 ساڵی 26 ساڵیا وردە و لە فێر بێ من هەدەفەکەشم ئەوەیە ئەگەر لە تەمەنی 18 ساڵی و 19 ساڵیا یارمەتی چەند گەنجێ بین 500,000 پێ بکات ئەو تێڕوانینە ئەشکێت لە ئیماجنیشن و لە تێڕوانینی خۆیان کە پێویستەکە جامیعە تاواگا بووی بم 500,000 بگە ئەگەر لە تەمەنی 18 ساڵیا بتوانێت 500,000 پێیاکە و بزانێ ئەتوانێت ئەمە زیاد بکە بیانە پێشای خۆ لە تەمەنی 30 ساڵیا ئەم 500,000 گەیاندووە بە چەند جا ئەوەی کە فێر ببن گەنج فێری فێربوون ببێت فێری بەکارهێنانی تەکنۆلۆژیا ببێت فێری بەکارهێنانی AI زانیاری دەستکرد و فێری گرافیک دیزاین و ئەم جۆرشانە بێت کە ئێستا لە سوشال میدیا ئیشەکات ئەمشان و پاری پێیاکرێت ئەوە زۆر باسانیە توانین یارمەتیان بین بیان خینە سەر ئەو سکەی کە 500,000ەکە پێیا بکەن لە دوای ئەوەش بەرەو شوێنی زۆر باشتر هەوڵ بدەن باشانێک جار تێڕوانینێکەیەڵێ هەتا 30 ساڵی تۆ زۆر جار
بە خوێندن و کۆمەڵە بابەتی ترەوە سەرقاڵی وەرئەگری مثلەن بابەتەکانت ئینپوت کردووە لە ئینگلیزەڵە وەرگرتووە بەڵام خۆ لە دوای 30 ساڵی ئاتاقیتەوە ئەوە 30 ساڵەکان بەسەرشەوە بێومێت مەکە کاکەەوە پۆدکاسێکمەیە جا زۆر جوانە و قسێت ڕێک تایتڵەکەی ئەمەیە ژیان لە دوای 30 ساڵی دەست پێکات چونکە بەڕێی من ڕێک ئەوەیە کە مرۆڤ بەو ئەقلەی کە خۆی پێگەێنێت پێویستی بە تەمەنی گەنجێتی بۆی بگاتە تەمەنی 30 ساڵی ئەگەر شی باشی لەگەڵ خۆیان هێنابێت خوێندنەوەی باشی کردبێت خۆی پێش خست بێ لە تەمەنی 30 ساڵی ئاکرێ کەسێکی زۆر سەرکەوتو بێ بێنە پێشای خۆت کەسێکە یعنی لە تەمەنی 30 ساڵیە ئینکەمێک یعنی داهاتێکی زۆر باشیەیە کەسێکی سەرکەوتووە لە ڕووی خوێندنەوە ئەتوانێت لەسەر چەندها بابەت قسە بکە کەسێکی ڕاقیە کەسێکی کەشخەیە لەگەڵەوەیە زەواجێکی سەرکەوتووی کردووە ئەم پاکێجە لە 30 ساڵیا دەرەکەوێت لە 30 ساڵی و 40 ساڵیا دەرەکەوێت جا بە تەکید تەمەنی 30 ساڵی و 40 ساڵی ئەو تەمەنەیە کە ئێمە بێت تەمەنی گەنجی بۆ بکەینە قوربانی 18 ساڵی و 20 ساڵی و 22 ساڵی و 24 ساڵی ئیشی بۆ بکەین لە جیاتی بچین کات بەسەر بین بە کافتریا و سوۆشال میدیا و کات بە فیرۆدان و نێرگەلە کێشان و ئەم جۆرەشانەوە نە تۆ توانین لێرەوە ئیش بکە بۆی تەمەنی 30 ساڵی زۆر بەخۆشتر بژین زۆر ڕاستە کاتە کاکشان کارتۆ ئەوەی بەرکەوتە هەبووە لەگەڵ گەنجانە ئەوان زۆرتر ئەیانەوێ بۆ نمونە بەچی بگەن داخوازەکانی گەنجانی ئێمە چیە ئەیانە ئیترە تا تەمەنی 30 ساڵ ئەو چەند ساڵیان چۆن بەڕێ بکەن فێری چی ببن چه قسەیەکیان هەیە لەسەر ئەم بابەتانە زۆر جوانە پرسیاکە دەستچاو خۆش بێت طبعاً گەنجی خۆمان وابی دەکاتەوە خەڵکیش بەعام وابیری کردەوە گەر سەی جیلەکانی پێش خۆشمانکەی دایمە باسی کاتی گەنجیت بووەکاتەوە لە کاتی گەنجی وا بوو خۆش بوو چی بوو بوو چونکە قیمەی تەمەنی یعنی لوتکەی تەمەنی لە تەمەنی گەنجیا بۆکاتۆتە ناو تەمەنی 30 ساڵی و 40 ساڵیەوە بەرەو خوارەوە ڕۆشۆ لە جیاتیەوەی لە لوتکەوە بێ لە لوتکەوە هاتۆتە خوارەوە جا زۆر بە ئەسەفەوە باسی تەمەنی گەنجیانەکەن گەنجەکانی خۆشمان بامان شێوەن ئەو بیرکردنەوەی جیلەکانی پێشواڵێ ئاگاو لە تەمەنی گەنجی بێ خۆش بژی خۆش بخۆوا بکەوا بکەم خەریکە ئەمانیش بۆ ڕێچکەیە ڕۆن کە تەمەنی گەنجیەوێ خۆش بژی ئەڵێ لە تەمەنی 30 ساڵی 40 ساڵیا من زەواجێکم کردووە و ژیانی خۆم هەیە و ئەچم بۆ خۆم تۆزێ سەفەرەکەم و ئەگەر داهاتێکی مانگانەی هەبێت و کێشەی نەبێ مشکلی من لەگەڵ گەنجاوەیە کە هەدەفی گەورەیان نییە کە برسینین بۆ ئەوەی سەرکەوتن بەدەست بێنن جا ئەگەر ئێمە یارمەتی ئەم گەنجانە بین تەنها ئەم دنیابینیە بگۆڕێ کە من لە تەمەنی گەنجیما پێویستە ئیش بکەم لە تەمەنی گەنجیما پێویستە هەوڵی سەرکەوتن بم بۆ ئەوی دواتر لە 30 ساڵی 40 ساڵیا بەرەو لوتکە بڕۆم لە جیاتیەوەی دابەزمە خوارە و دوای باسی گەنجیم بکەمەوە کە لەگەڵ برادەرەکان ماچوومە دەرەوە کە لەگەڵ نازانم جەوی خۆشم بەسەر برد و چەند شتێکی خۆشمانەکرد یعنی پێشای خۆتۆ توانین لە تەمەنی 30 ساڵی 40 ساڵیا لەگەڵ کۆمەڵێک برادری سەرکەوتو تاکە بەیەکەوە ژیانتان دروست کردووە کاتە چەند ئەتوان خۆشتر بژین چەند ئەتوان ژیانێکی بە بەهاتر بژین و یارمەتی کۆمەڵگەکەشتان بن باشە من خۆتا پرسیاری منەوەیە ئێمە توانین سوۆشال میدیا و تەکنۆلۆژیا بەڕاستی بۆ بواری داهات و بزنس بەکاربێنی تەنها بۆ براندین و ڕکلامکردنەکەیە بۆی بە زمانێکی سادەش هەموو لێمان تێبگا یان نەخێر دیوی تریشی هەیە شتیوی شاراوەی تری هەیە ئێمە نایزانین کاتوانین پارەی پێ بکەین دیوی شاراوەی زۆر هەیە سوۆشال میدیا بەتایبەتی لە ئەوروپا و ئەمریکا چەندها ڕێگەی تر هەیە ئیکۆمێرس و درۆپ شیپین و ئەم جۆرەشانە کە ئێستا لێرە بەردەست نیە لە بەرەوەی خزمەتگوزاریەکەمان نیە بۆ نمونە پێویستە بە سیستەمێکی بانکی تۆکمە هەیە پێویست بەوەی هەموو بزنسەکان احتیمات بکەنە سەر وێبسایت و ئۆنلاین ستۆرەکان یعنی بازاری ئۆنلاین بۆی ئەشیاکانیان بفرۆشنە ئێستا سەی بیسیکترین شت بکەین شتێکی زۆر سادە ئەمازۆن بۆ وڵاتی خۆمان بەردەست نیە وایە لە چەندها کۆمپانیا گیانەوە ئێمە بێ بچین لە ئەمازۆنەوە شت بکرین و بێنینەوە بەڵام بێنە پێشای خۆت تۆ توانی بە کلیکێ لە ماڵەکەی خۆتا لە ئەمازۆنەوە شت بکریت و ئەمازۆن خۆی بۆت بێنێتە بەردەرگا جایمە لە ڕووی ئەم خزمەت گوزاریانەوە جارێک کەمێک لە دواوین بۆیە ئەتوانین سوۆشال میدیا ڕێگە شاراوەکانی واز لێبین کە دواتر یەتە بەردەستمان کە ئێستا ئێمە ئاگامان لێ نییە بەڵام هەر ئەم سوۆشال میدیا ئەگەر تۆ بزنسێکی جوان براندێکی کەسی جوان براندێکی کاری دەستی و ئەم جۆرەشانە دروست بکەیت و بتانی بەها پێشکەش بکەیت بۆ فۆلۆوەرەکان و بۆ بینەرەکانت سوۆشال میدیاژ یعنی ئەلگۆریتمی هەیە ئەوەی زمانێکی هەیە کە لە تۆ تێگا ئەگەر بزانێت تۆ شتێک پێشکەشەکەی بە فۆلۆوەرەکانت بە بینەرەکانت کە ئەوان ئیسیجابیان بۆ هەیە لایکت بۆکەن کۆمنتت بۆکەن شێریەکەن زیاتر پیجەکەت گەوراکە زیاتر پیجەکەتە خاتە پێشاوی خەڵک کە ئەمە یارمەتی دەرێکی زۆر زۆرە بێ بۆی تۆ بزنسەکە دواتر فراوانتر بکەیت و ئەتوانین کۆمپانیایەکی لێوە بەرهەم بێنی ئەگەرەوە هەدەفە گەورەکەت بێ زۆر باشە کاکشان کارۆکو کۆ تا پرسیاری منیش چەندە گرنگە گەنجانی ئێمە بتوانن سوود لە ئەزمموی
گەنجانی سەرکەوتو وەرگن بۆ نمونە تۆ گەنجێکی سەرکەوتوی بتوانیت ڕێگای سەرکەوتنەکانی خۆت شێرکەی لەگەڵ گەنجانی ترا ئەوان سوود لە ئەزمموی تۆ وەرگن بۆ ئەم بابەتە بۆ گەنج چەندە گرنگە طبعا زۆر سپاس دەکەم بە منەڵی کەسێکی سەرکەوتو من خۆم وا نبینم و من لە پرۆسەکەیام لەوانەیە فەشەل بێنم جەماعەت گەنجێک سوشال میدیا بابەتی پۆزتیڤ و ئەرێنی بڵاو کاتەوە بە سپاس دەکەم ئەزیزی کاگەنی جەنابی شەریکێکی لەوە زۆر سپاس دەکەم ئەگەر ببوورە پرسیارەکە لەوانەیە لە بیرم چوو بێت ویستم باسی ئەومان بۆ بکەی با بزانین چەندە گرنگە گەنجان سوود لە ئەزمموی گەنجانی بزەوت من خۆم بە کەسێکی زۆر سەرکەوتو پیشان نایم و نبینم و من تەنها ڕێگەیەکم دۆزیوەتەوە بۆی بزنسی خۆم دەست پێ بکەم بۆ ئەوی ژیانی خۆم بخەمە سەرسکە بۆ ئەوەی و ئەمەوێ ئەم پرۆسەیە پیشانی خەڵک بیەم یعنی لە هەنگاوی یەکەمەوە خەڵک دەتوانێت ئەو شتانە ببینێت کە من کردومە باسی و ئەزمونانم کردووە کە کردومە باسی ئەوم کردووە کە چۆن بەبێ و 1 دینارم پێ بێ پارەم خەرج کردووە بۆ یەکەم بزنسی خۆم دروستکەم ئەو شتانە چی بوو کە بەسەرمانە زۆربەی کاتیش بە سوحبەتەوەم شانە باسەکەم جا ئەمە کرێت گەنجێکی کە با بڵین سەرکەوتووە یان توانیوێتی شتێ بەدەست بهێنێ لە شێوەی ستۆری تێڵینە لە شێوەی چیرۆکە لە شێوەی ڤلۆگ و بلۆگە لە سۆشال میدیاکەی خۆیەوە ئەم شتانە بڵاو کاتۆ بۆی گەنجانی تر سوودمەند بنلی ئینشاڵای تر ئێمەش بگەین بە سەرکەوتن ئێمە ژۆرواین دەست خۆش بە کارمونەت زۆر بەێماندوو نەبی ئومێ دەکەین ئێمە ژۆک تۆ بتوانین سوود لە سۆشیال میدیا وەرەگرین لەبری ئەوەی کەیتر هەر ئاوا چەند کاتژمێرێکی زۆر بە دیاوەریەودانیشین و بەبێ ئەوەی کە سوودی هەبێت بۆمان دووبارە سپاس زۆر سپاس یەک شیش ویستم بیڵم لە کۆتاییە زۆر خۆشحاڵم وەستێکی سریەکە ئێستا لەم بەرنامەی ئێوەیە داوەت کراوم چونکە هەر لە مناڵیەوە سەیری ڕۆژێکی نوێمە کرد جا زۆر دەستخۆشیتان لێکم و کاتەش دوو سێگمنتانە بوو بابەتێکی تەکنەلۆژی بابەتێکی تەندروستی و ئابزانم جا بە زۆر یعنی بە حەزەوە بووی دانیشتم و گوێم بۆگەر زۆر خۆشحاڵم دەستان خۆش بێت زۆر بەخێر بی کاکشان کارگەر